کاگە دکتۆر ژیان ئەمە بەعەقڵە بچووکەکانی خۆیان بیرەکەن ئێمە دنیادیین ئەو هەموو شتەمان بینیوە بەخوا کاگە دکتۆر خوشک حەز ناگا خوشکەکەی باش بێ برا حەز ناگا براکەی باش بێ بەڵام باوک و دایک بەخوا حەزەکەن مناڵەکانیان لە هەموو عالەم باشتر بێ حەزەکەن هەرچی شتێکە هەیان بێ هەرچی خۆشی ژیانە هەیان بێ ئێستا ئەمیش من ئەمەوێ ژیانێکی بۆ دابین کەم بتوانم ئەها نەوەکانی ئەویش بگرمە باوەش یعنی بۆ نازان بۆ لە من تێناگا کاگە دکتۆر ئەها بە قوربان نەسیحەتێکی کە ئیتر واز دەمە بێتون لە کەلی شەیتان بێتە خوارەوە بیکە بە خاتری خوا بەس کاک عەباسجان من نازانم یعنی تۆ تەوێ من چی پێ بڵێم قەناعەتی چی پێ بکەم بە قوربان من کە قسەکانی جەنابت جۆم لێە بێ بۆشم باس کردی نەتیجەکەی باش نابێ قوربانجان ئاخرەکەی خێر نابێت کەمەڵێ تووشی بەڵایەکە بین زۆرم لێ مەکە ئێستا تۆڵی وعدم ماوە ناڵی وعدم ماوە ناڵی مەسەلەن بۆ نمونە سواربوون عیبێک و لە کوردواریش توانمان هێڵێ سواربوون عیبێک و دابەزین دوو عیب واللهی کاتێک دابەزین ئەبێتە هۆی چارەسەرگرنی کێشەکان نەک دوو عیب هیچ عیبێک نابێ براکەم بە قوربان تۆ وعدت داوە خۆ ئەمە قورعان نییە ڕەت نەبێتەوە تۆ وەرە بەراوردی بکە ئێستا ئەگەر لەگەڵ کەسوکاری ئەو عێل و عەشیرەتەی کە خۆ دەڵێ قسە بکەی من دڵنیام چەند کەسانی عاقڵ و زیرەک و تێگەیشتویان تایە ئەزانن دەرئەنجامی ئەم هاوسەرگیریە فەشەلێنێت کچەکە و لێرەیە لەسەر حەقا کاڵم لەسەر حەقە کاڵێ زەختم لێ مەکە فەشەلێنێ پاشە ڕۆژم تاریک مەکە مەبەستی ئەوەیە بە قوربان من دڵنیا دەکەمەوانەیە بە پێی ئەو زانیاریانەی کە پێشتر یاوتانە بن بە پێی ئەو دانیشتەی کە لە گەڵتانە دانیشتون بە پێی ئەو زانیارین کە لەسەرم پیاوە کۆمان کردوێتەوانێ دڵنیا بەم پیاوە مەلایکەت بێ سبەینە دڵی لێ پیسەکات مەلایکەت بێ ناتوانێت پێداویستەکانی ئەم دابین کە اینجا ئەگەر مناڵ کەوێتە بینەوە سبەینێ مناڵ تووشی تەلاق و لێکجیابوونەوە بێم ئافرەتە مناڵەکانیان بێدایکە بێ بێ باوکە بێ دوورە بێ لە باوک ئەم باوکە تەحەمولی ئەمەی نییە 70 ساڵە مناڵ بەخێوکە 5 ساڵانە 4 ساڵانێ پێداویستەکانی بۆ دابین کە ئەگەر دایک هاوکاری نەبێ باشە سبەینێ مەحکەمە و مەحکەمەکاریەکەوێتە بینەوە تخوا ئەگەر ئێستا پێی بڵێ قوربانگیان وەڵڵا هەرچەندەکەم من حەزەکەم کچەکەم شوو بە تۆ بکە بەڵام هەرچەند بیری لێکەمەوانێ وەکو لەگەڵ یادانیشتوم ڕازی نییە زۆریشی لێ بکەم ئەترسم بەختەوەر نەبێ اینجا ئەگەر ئێستا هەر یەکە و لە شوێنی خۆمان بە ئاشتیانە بە قوربان لێک دوورکەوینەوانێ باشتر نییە وەک لەوەی سبەینێ مەحکەمە و مەحکەمەکاری لەوانێ ماوەی دڵی عاجزە بێ بەڵام دڵی دوایی یەتەوە دوو کەسی خزم و کەسوکاری خۆشی قسەی بکە بڵێ ئەم زەواجە سەرکەوتوو نابێ با ئەم بەڕێزە ژن بێنێ مافی خۆیەتی نەک 58 ساڵ بێ نەک 6 ساڵ بێ نەک 70 ساڵ بێ مافی خۆیەتی بەڵام یەکێ بێنێ کە نزیک بێ لەوانێ کاکە لە جیاتی کچێکی 18 ساڵێنێ با ئافرەتێ بێنێ 40 ساڵە قەیرەیەکە کچێکە شووی نەکردووە ئافرەتێکە شووی کردووە بەختەوەر نەبووە لەگەڵ هاوسەری یەکەمی هەردووکیان خیبرایان هەیە بەڵام ئەم 18 ساڵیە هەرچەند من بیری لێ یەکەمەوە بە قوربان لە مەسلحەتی کچەکە و نییە لەو بیر و باوەڕە وەرە خوارەوە لە مەسلحەتی تۆ نییە کچێکی 18 ساڵ بێ بە کابرایەک 41 ساڵ لەو گەورەترە ئاخر کاکە دکتۆر من ئەو هەموو عێل و عەشرەت ئەزانن من گفتم ماوە دوایی خۆ دنیا ئاخر نابێت تۆ بیر لە دەرەنجامەکەی بکەرەوە برا بە ڕێزەکەم خۆ دنیا ئاخر نابێ با گفتت دابێ با قەولت دابێ با قسەت دابێ هیچ یعنی ئەبێت تو ئێستا گۆڕانکاریە بکەی بیری لە دەرەنجامی قسەکانێ بکەیتەوە بیر لە قسەکانی ئەو بکەیتەوە خۆ نابێت تۆ شتێک بدوتە ئیلا هەرە بێەوە بێ نابێتەوە بۆ شێوە کە لە ڕقبی بە قوربان کاکە دکتۆر ژیان ئەو لە ماڵەکەیە لە باتی کارەکەرێت دوانی بۆ هێنێ هاتینەوە سەر کارەکە وەرە برام بولبولێ بێنە لە قەفەزێکی ئاڵتوون ناداینێ چواردەوری پڕکە لە ئاڵتوون با 50 کەس خزمەتی بکە ئەم بولبولە سجنە حڕیەتی خۆی نییە ئازادی خۆی نییە تو وەزانی ئەمە هەمووشت بە پارەیە و هەمووشت بە کارەکەر و بە خزمەتکار وانە براکەم وەڵڵا وانێ بەرحاڵ کاکە دکتۆر بۆ سجن ئەبێ خۆ ئەم هەموو شتێکی بۆ ئەکڕێ ئەتوانێت بە ئارەزی خۆی بە سیارەکەی هەر ڕۆژی بچێ بۆ شوێنێ اینجا ئەگەر لە ناو سیارەکە و لەگەڵ ئەم پیاوە مرتاح نەبوو سیارە چی لێکە هەر شوێنەی چی لێکە قوربانگیان کوردەواری خۆمانە لەو شوێنە خۆشە کە دڵ لێی خۆشە براکەم